ڕێبەرێکی یاساییمان بە سێ زمانی کوردی و عەرەبی ئینگلیزی دەرکردووە کە هەموو یاسا ژینگەیەکان و ڕێنمایەکان و ئەوانەی کە تایبەتە بە ژینگە ئەوەی کە لە بڵین لە مێژووی کۆنیشەوە دەرچوو نافزە لە هەرێمی کوردستان و عێراق ئێمە هەموویمان کۆ کردو دەکاس دەگەین ئەمە شتێکی ئاسانە بەردەستە لە بەردەم خەڵکی لە بەردەم ڕێکخراوە بڵێن ڕێکخراوە نەحکومەکان کە لە مەجای ژینگە کارەکەنمانە و هەم بۆ لایەنی پەیوەندیداریش بڵێن بۆ خاوەن بڕیارەکانیش ئەمەش ئیشێکی باشە بۆ نمونە ئێمە دادگای لێکۆڵینەوەمانێ دادگای لێکۆڵینەوە گەر بەردەوام چەند کتێبێکی لەبەر دەسابە لانێ ئاسان نەبێ بەس هەمووی لێ کتێبا کۆ بێتەوانێ هەموو تعلیماتەکان هەموو ڕێنمایەکان یاسایەکان کە هەیە لێک شتا کۆکراوەتەوە کەسێکین ئیشێکی ئاسان و باشترە بۆ خەڵکی و هیوادارین ینی جە دەستمان دیار بۆ تەسیری خۆی هەبێت زین بۆ خۆمان بۆ ژیانێکی باشتر بۆ گیان لەبەر جەنابتان بخەینەڕۆ لە ڕاستی ئەمە پرۆژێکی 4 ساڵیمانەیە وەکو ڕێکخراوی سروشتی عێراق پشتی کوردستانە پارێزن کەرامەت و ژیان و یان لە هەبێ زۆر گرنگە وڵاتی ئێمە کەوتن و سەفیرازی بۆ هەمووتانە خوازم و ئومێد دەکەم ئەمە لای خۆمان وردبینی ئەوانەشمان کردو چێکی ئەوان شتێکی هەبێت ئەتوانم پێمان بڵێن شاری و ڕاگەاندن لە باخچەکانی ساوایانەوە دەستمان پێ کردووە تاڕانینەوە ئاسانترە بێ بۆ هەموو لای سپاس بۆ هەموو لایەک ئێمە هەر حەزم کرد بە جەناب بە پێویستی زانین ئێمە خۆمان کورتەیەک لەسەر بابەتەکە و لەسەر دەرکردنی و ئومێد دەکەم کە لە ساڵی ئایندەیە توانیتێکی باش بکرێ بایەخێکی زۆرتری پێ بدرێ تەنیا لەبری ئەوەی چەند کتێبێک لەبەردەستا بێ هەموو ئەم ڕێبەر و یاسا پشتی کوردستانە پارێزن کەرامەت و ژیان و